هونەرمەندی دیار فەرزاد مەهدینیە لە دوای ئەوەی کە بە بەردەوامی کاری نوێی پێشکەش بە گوێگرانی خۆیەکە لە ئێستا سەرقاڵی ئامادەکاریە بۆ کۆنسرتێک لە وڵاتی سوید و لە شاری یۆتۆبۆری. گفتوگۆکەم لەگەڵ بەڕێزیانە کە لە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ من. کاک فەرزاد سڵاو لەبێ، ئەم کاتت باش بێ. سڵاو خاتر دروگیان سەرچاوەکانم، کاتی جنابیش بەخێر بێ. خۆشەویستیمەیە بۆ هەموو بینەر و بیسەری بەنامەی ئێوەی عزیز و شاشە جوانەکەی کورسان. زۆر سپاس بۆ تۆ. بزانم بە بۆنی بەفرەوە ماوەی چەند ڕۆژانە چوویتەتە دەرەوە؟ وڵایە بە حکمی ئیشەوە هەر ڕۆژ ئەچین بۆ دەوام، بەڵام تر بەفرێکی لێرە بکە بەفر ببارێ ئێمە شادیەکەن لەبەرەوە دنیا تاریکە بۆ بەفرە تۆزێک ڕووناکە بێتەوە. زۆر باشە. اینجا بەفر و سەرماکەوە بزانم ڕێگری نەکردووە لە کارە هونەریەکانی تۆ و لە بەرهەمهێنانی گۆرانی جوانی هەورامی و جلی کوردی شوانیە؟ زۆر ڕاستە. وەڵاهی شکر بۆ خۆی گەورە لە ماوەی دوای کۆرۆنا لەگەڵ گروپەکەم بە ناوی ڕۆدێ ئەنسەمبڵ لەگەڵ هەنێک هاوڕێی عزیز و خۆشەویست خۆڵمان هەڵماڵیوە کە بە شێوازێکی تر موسیقای کوردی لێرە پیشان بین، هەروە کە ئاگادارن لێرە موسیقای کوردی لە ئەوروپا هێشتا بە پێستینی خۆی پڕی خۆی نەناسراوە. ئێمەش هەوڵی ئەوە دەین بە شێوەیەکی جوانتر پیشان بین و تۆڕی کۆنسرتەکانمان فرەتر زستانیە کە ئێستا دەستمان پێ کردووە. زۆر باشە. خۆت ئاشکرات کرد کە لە ئێستا لەگەڵ گروپێکا کارەکەی. منیش بیستم کە لە ئێستا سەرقاڵی کۆکردنەوەی کۆمەڵێک لە موزیسیانانی کە هەرچەنە هەندێکیان کورد نین، دوان لە موزیسیانەکانی لەگەڵتن کوردن، فارسن و هەروە خەڵکی وڵاتانی ڕۆژئاواشن. جا باسێکم لە گروپەکە بۆ بکە کاک فەرزاد، بزانم چۆنم گروپەت کۆ کردەوە، چونکە هەر یەکیان لە کللتورێک و لە شێوازێکی کارکردن لە هونەری جیاوازە و تۆش هەمیشە لە خەمی کۆکردنەوەی گۆرانی هەورامی و دەوڵەمەندکردنی کللتور گۆرانی هەورامی ئایت بە جلوبەرگەکانتەوە. بزانم چۆنم گروپەت ئاوا کۆ کردوێتەوە؟ بڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکەت. جێگەی خۆیەتی یەکەم سپاسیان بکەم هەموو هاوڕیانم لەم گروپە. بە حقیقەت ئەم گروپە پێشەوەی کە من لەگەڵیان کار بکەم هەنێک کاریان کردبوو لە وڵاتی فینلەند. دوو کەس بوون، کاک فەردینی عەباسی خۆی خەڵکی هەورامانە و کاک فەرشادی سەنعەتی سنتونەواز ئەو فارسە و خەڵکی کەرەجە. بەڵام بە عەشقێکی زۆر بە باوشێکی گەرمەوە بە عەشقێکی زۆر بڵێم ناوازەوە ئیش بۆ موسیقای هەورامانەکەن، سپێسیل موسیقای هەورامان موسیقای کوردی. لە کاتێک ساڵی دسامبری 2023 بوو کە داوەتیان کردم بچم بۆ فینلەند. پێشتر قسەمان کردبوو کاتی کورد ئیدۆڵ ئێتر ئینترسێکی باشیان بوو کە پێکەوە هاوکاری بکەین. منیش پیشنیارم کردوتم لە نزیکەوە یەک ببینین. ئێتر چووم، بەفرێکی زۆر ئیجباری بوو، بەرحاڵ چووم بۆ فینلەند و لەوێ کۆبوونەوەمان کرد و قسەمان کرد و لە سەبارەت بە پرۆژەکانم و ئەلبومەکانم و بۆ ئەوەی کە بتوانم لێرە هەنگاوی باش برین کە قسەم کرد. زۆر ئەوانیش هاوڕا بوون لەگەڵەوە کە بتوانین ئیشێکی جوان بکەین، ئیشێکی فاخر بکەین، هەرچەند هیچ ئیشێک بێکەم و کۆڕی نابێ، بەڵام بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی جوان موسیقای کوردی ئیرائە بدەین بە باوشێکی گەرم و حقیقەت لەگەڵ ئیدەکانم بەڕووبنەوە و گروپەکەمان فراوان کرد. ئێستا تارنەوازێکیشمان پێ ئیزافە بووە کە خوشکی کاک فەرشادە و هەروە کچێکی فینلەندی لۆتا لەگەڵمان ئیزافە بووە و هەروە کوڕێکی کوردی سەقزی کاکیوان خەتیب هونەرمەندێکی زۆر خۆشەویست ئەویشمان پێی ئیزافە بوو بۆ وردە وردە خەریکە گروپەکەمان شکر بەخوا پەراسێنێن. بەو هیوایم کە گروپێک بێ بتوانێت بە باشی خزمەت بکە. اینجا بوونی موزیسیانێک یاخود بڵێم میوزیک ژەنێکی فینلەندی لەگەڵ بەشێک لەو موزیسیانانی کە لەگەڵ توان بە تایبەتیان دێکیان کوردن و بە تایبەتیش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کارکردن لەسەر میوزیک جیاوازە، هەم ئالەتەکان و بە بڵێم ئامێرەکان جیاوازن و هەم ستایلی کارکردنەکەش جیاوازە. ئەو چ کاریگەرێکی لەسەر گروپەکەی ئێوە ئەبێت یاخود بڵێم ئەو گفتوگانێک کە ئێوە پێکەوەیکەن ئەو ئەتوانێت لە میوزیکی ڕۆژئاوای هیچ بخاتە سەر کارەکانی تۆ، سەر میوزیکی گۆرانیەکانی تۆ؟ حقیقەت ئەوەیە کە یەکەم لە دەستپێکە لەبەرەوە ئاشنا نەبوو لەگەڵ میوزیکی هەورامان، مەخسوسەن هاوڕیانی ئەرزکەم ئێرانیش ئەوانیش هەنیان
ننی خاص نیان ئەناسی مثلەن ئەو بەفتی موسیقی هەورامانە بەو عینەکە ئێمە خۆمانەی ناسین ئەوان نیان نەزانی مجبور بووم لە ساڵی بوونمونە ساڵی پارەکە من 13 جار سەفەرم کردەوە بۆ فیلەن بۆەوە کە دانیشین پێکەوە تەمرین بکەین پرۆڤە بکەین بەڵام لە پاڵی پرۆڤەکە لە پاڵی ئەوواکە ئەوان تەئسیر لە من بکەن هەوڵمان داوە بۆ داهاتوو پلان دابڕژین هەنێک بەرهەمی بە ستایلی بڵێم غەربیش دروست بکەن یعنی غەربی کە چۆن یعنی ئەو ئالەتانە کە بەکار بهێنرێ بوون منایسە بەرهەمێکمان دروست کردووە بە ساکسیفۆن و بە تۆزە مۆدرن ئیشمان لەسەر کردووە کە بێ تەئسیر نەبووە لەوان بەڵام هەوڵی چاکمان ناوە کە بە حقیقت وەختی زۆرم داناوە تایبەت چوون بۆ 13 جار بۆەوەی کە بتوانین فرەتر ئاشنا بین هەتا ورکشۆپێکمان بەڕێوە برد لە گەورەترین فستیواڵی میوزیکی گەلان لە کاوستینەن کە زۆر دەنگدانەوێکی باشی هەبوو ئەیتر ئەو وەرگرتن و تەئسیر لە یەکتر زۆر توانیەتی هاوکاری من بکات کاک فەرزاد دەمەوێت پرسیاری ئەوە بکەم تۆ خۆت یەکێکی لەو گەنجانەی کە ماشەڵڵا ئاکتیڤی و خاوەنی بەرهەمی زۆری و هەر ماوە ماوەش بەتایبەت لە ڕێی سوشال میدیای خۆیتەوە کچکەلەوەی کە ئاکتیڤیت لەگەڵەوەشا زۆر خێرا بەرهەم دروستەکەیت و پێشکەش بە گوێگرانی خۆتیەکەی هەزار ماشەڵڵا لەم بابەتە جامێ پرسم بزانم بوونی گروپێکی لەم شێوەیە چ کاریگەرێکی لەسەر بەرهەمەکانی تۆ بێت ئایا زیاتریان ئەکات یاخود ئەم گروپانە پێویستن بۆ ئەنجامدانی کۆنسرت یاخود بۆ کاری هونەری جگە لە کاری نێو ستۆدیۆکان پرسیارەکەت زۆر هوشمەندانەیە بە حکمی ئەوە ئەتوانم وا لەگەڵی بڕم لەگەڵ پرسیار وەڵامەکەی تۆ چیت ئەوێ لە هونەر لە کاری هونەری بوون منە فەرزاد مەهدینیا ئەوێ چی بکە ڕاستە بوونی گروپێک کە بتوانانی ئیدیەکانی تۆ پیادە بکە ئیدیەکانی تۆ پێشکەش بکە کە تۆ بەرهەمێکت پێکەناوە بتوانانی پێشکەشی جەماوەری بکەیت مەخصوسن لە ئەوروپا کە لێرە موزیکی کوردی بە شێوەیەکی تر ناسراوە هەمووی پێیان وایە کە موزیکی کوردی ئەوەیە لە هۆڵێکا و بەس هەڵپەڕکێ و حەفلەیە بەس ئەوەیش هەرچەند ئەوەی پێویستە بەڵام فرەتر فۆکوس لەسەر ئەوەیە یعنی لە ساڵی پار یەکدانە کۆنسرت بەڕێوە چوو ئەوەی مامۆستا عەدنان کەریم بوو کە لێرەوە خۆشەویستیم بۆ هەیە مەبەستەکەم سەر چییە ئەو لایەنە کە بتوانی تۆ ئیشێکی ستودیۆی دروست کردووە بەرهەمێکت پێکەناوە بۆ ئەوەی کە بتوانی پێشکەشی گوێگیرانی خۆتی بکەی و هەروها لە کۆنسرتەکە بتوانی خۆت ئەزمون بکەی بتوانی یادگاری جوان دروست بکەی بوونی گروپ ئەتوانێت ئەو شوێنێت بۆ پڕکاتۆ لەبەر ئەوە زۆر گرنگە بۆ منی شخصی خۆم کە لە ساڵی 2024 5 کۆنسرتمان کردووە دانێ ورکشۆپمان کردووە دانێک فستیواڵێکی گەورە ئەم ساڵ ئێستا خەریکی تۆرەکین 15 ڕۆژێکی تر لە یوتیوبری کۆنسرتمانەیە دوایەوە 1 فێبرواری لە ستۆکهۆڵم دوایەوە ئەچین بۆ ئۆسلۆ دوایەوە بۆ فینلاند یعنی توانیەتی پاڵپشتێکی باشی موسیقای ئێمە بکات و توانیەتی هەنێک بڵێن دەرفەتمان پێ بدا کە بتوانین خۆمان بنوێنین زۆر باشە اینجا با دەرفەت بێ باس لە نوێترین کۆنسرت بکەم بزانم ئەویش بە هەوڵ و کۆشی ئەم گروپە نوێ بوو یاخود هەر بیرۆکەی خۆت بوو کە لە شاری یۆتۆبۆری دەست بکەیتەوە بە کاری کۆنسرت و ئەم جارش با پرسمەوە بزانم گروپەکە چ کاریگەریەکیان لەسەر ئەم کۆنسرتێ ئەم جارە بێت وڵی پیشنیاری من بوو ئێمە ئەخیر کۆنسرتمان لە هێلسینکی شاری هێلسینکی بوو لە فینلاند لەوێ بەشداربوویەکی یەکجار باش بەڕۆپیلیمان هاتن 350 کەس لە فینلاند زۆر کۆنسرتێکی گەورە بوو لەبەرەوە فینلاند خۆت هەنەزانن چۆڵە بەد 350 کەس بە عشقێکی باشە و یعنی ڕۆژنامەکان لەسەریان نووسی خەڵک هاتن فۆتۆیان گرت و عکسیان گرت و بەرخەیاتمیان کردین و بەجلی کوردیەوە هاتبوون زۆر دڵخۆشیان کردین ئەتر پیشنیارم بروتم پێم وایە کاتی ئەوە هاتووە کە لە ستۆکهۆڵم لە یۆتۆبۆری کۆنسرت بکەین خۆتان نەزانین لەم وڵاتانە ئاوا ناتوانین کۆنسرت بکەین ئەبێ حتمما سێڤێکی باشتە بێ ڕزومێکی چاکتە بێ بینیری و لێت قبوڵ بکەن نردمان بۆ ستالێت لە ستۆکهۆڵم یەکەم جار قبوڵیان کرد هەنێک لەبارەی موزیکی هەورامانە و نووسی بووم لە سێڤەکە هەدەفمان چییە بۆ ئەوەی کە
ئەمانەوەی چی بکەین چی پیشان بین کاتێک میلەکەم خوێندەوە لە ستالت زۆر شاگەشکە بوو لە جوابەکە کە گەنیشتی وا هەیە کە ئێمە گوێلی بگرین بەو شێوە نمونەم بۆ ناد وتم ئەمە سیاسەمانەیە ئەمە چەپڵێ زۆر بەهینێکی حەزێکی باشە بەرەو پیرمان ئەمجار یوتیوبەریمان ئۆکەی کرد مەبەستەکەم ئەوەیە بۆنی گروپەکە دڵگەرمیەکە بۆ من کەم بتوانم موزیکەکەی خۆمان بە شێوەیەکی باش پێشکەش بکەم بڵێ زۆر باشە جەبا هەموو جارێک پرسیاریەوەکەم لە کۆتایی ئەبزانم کاک فەرزاد بەرهەمی هەورامی ڕەسەنی ئامادەیە بۆ کلیپکردن یان جارە خات و دەرونگیان ئەمەوێ وەڵامەکە بەوە بدەمەوە کە ساڵی 2000 دوای کورد ئیدۆڵ من پلانێکی 5 ساڵم دانا بۆ هونەری خۆم هەوڵێکی باشم دا و شکر بۆخوا ئەلبومێکی باشم پێکێناوە لەگەڵ گروپی کامکارەکان حەز دەکەم لێرەوە ڕای بگەێنم لەگەڵ تەواوی مامۆستایانی کامکار بە یارمەتی مامۆستا عەدنان کەریمەوە کە وەکو یارمەتی دەرە و هەروەها مامۆستا توانان خورشید وەکو ڕێنمونیکەرە خەریکە ئەلبومەکەت بەرەو کۆتایی ئەچێت ئیشەڵڵا لەم بەهارە یەک دوودانە لە بەرهەمەکان ڤیدیۆ کلیپەکەین کە پێم وابێ ئەمە نوتقە عەتفێک بێت بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زۆر پڕفیشناڵە پرۆفسانە بتوانم ئەوەی کە لە دڵمایە پێشکەشی بکەم زۆر باشن جابا بپرسم وەکو دواییم پرسیارم ماشەڵڵا جلی کوردی هەموو ڕەنگەکانت لەبەر کردووە کام ڕەنگەت لەبەر نەکردووە بەنیازی ڤیدیۆ کلیپیان بەهاری پێوە بکەی ماشەڵڵا خاص ئاگاداری بەرهەمەکانی زۆر سپاس و من حەز دەکەم هەرچی پوڵ پارەم هەیە بیدەم بە جلوبەرگ یعنی نازانم یعنی کاتێک ڕەنگ و چۆخە ئەبینم باوەڕ فەرموو ئەڵێ شتێکی زۆر بە نرخ و یعنی لەوانەیە خەڵک حەزی لەوە بێ کە سیارە بکڕێ بەس من حەزم لەوەیە کە ڕەنگ و چۆخە بکڕم و جلی کوردی جوان لەبەر بکەم لەبەرەوە فەخری پێوەکەم هەموو ڕەنگەکانم هەیە ئێستا دەدانە ڕەنگ و چۆخەم هەیە کە بە درێژایی هەموو ئەم ساڵانە کە لەم بوارا دەستم پێکردو لە بواری هونەریە هەموو ڕەنگەکان جاگەر لە هەورامانی شەو بۆت بنێرن ئەگەر لە هەورامانی شەو بۆت بنێرنەوە دڵنیام کە زۆر ئەسڵە قماشەکەشی ئەسڵە ئەرێ وەڵام نەبێ بە ڕێکلام باوەڕ فەرموو چوون بۆ هەورامانی تەخت خانەوادە هاتوون بەرەو پیریمەوە فەرەجیان بۆ هێناوم پیاوەکە کاک حەمەلەیلەی ناوە لێرەوە خۆشەویستیم هەیە بۆی وتی ئەم فەرەجیمە تایبەت بۆ تۆ کردووە کە پێم خۆشە کە کاتە گورانیە خوێنی لەبەری بکەیت یعنی دنیایەک حەسامەوە ئەو هەموو عشق و خۆشەویستی کەسێک هەموو شتێک کە هەیەی ئەو دروستکردنی ئەو فەرەجیە و پێشکەشی کرد بە من و منیش نامم بەسەر چاوەکان بوو بۆیە زۆر لەلام پیرۆزە جلەکانم تایبەت جلی هەورامان هەمیشە سەرکەوتوو کاک فەرزادگیان لە ئایندێکی زۆر نزیکا گوێمان لە سێدێ تازەکەتە بێ لەگەڵ گروپی کامگاران یان جارێکە لە کۆتایی ساڵی 2025 وەڵی بە حەقیقەت ئیشێکی باشمان لەگەڵ کردووە بەڵام چاوەڕوانی ئەوەن کە بتوانین ئێوێنتێکی گەورەی بۆ بکەین پیشنیارمان کردووە لەگەڵ مامۆستایان مامۆستا ئەرسلان فەرمووی کە دوو پیشنیار بوو یەکەم لە سلێمانی بتوانین ئێوێنتێکی گەورەی بۆ بکەینەوە یا لە ستۆکۆڵم پێشکەشی بکەین جارێک لەوە خەریکی دیسکوتێراکەین قسە و باسەکەین بزانین چۆن نەتوانین باشترین شێوە پێشکەشی بکەین بەڵام تاریخەکەی هێشتا دیار نییە لەبەرەوە لەوانەیە سپۆنسر بڕیاری ئەوە بدا کە هێشتا چاوەڕوانین. سوپاس بۆ هونەرمەند فەرزاد مەهدیە کە ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ جەنابەت. سپاس بۆ تۆ بە هیوای کاری باشتر.